کتێبی دەنگی کێ بەنهێنی حکمی جیهان ئەکات. ئەم کتێبە مەنسوور عەبدولحەکیم نووسیوێتی و هیلال سابر کردوێتی بە کوردی. ئەم بەرهەمە دەستگای چاپ و پەخشی ڕێنما بڵاوی کردوێتەوە و مافی دەنگیشی پارێزراوە بۆ پێشڕەو عومەر. کتێبی دەنگی کێ حکمی جیهانەکات لە ئامادەکردنی شوانەیە و بە دەنگی پێشڕەو عومەر پێشکەشەکرێت. دەستگرتنی کاپیتالیزمی جوولەکە بەسەر دەوڵەتە گەورەکاندا. هێشتا جیهان باسی ئەو شۆرشە جۆرا و جۆرانەکە کە لە دەوڵەتە گەورەکاندا لە سەرەتای سەدەی 20ەم و هەروەها لە سەدەکانی پێشتریشدا ڕوێندا. شۆڕش گەلێک بەسەر سیستەمی فەرمان ڕەوایەتی و گۆڕانکاری گەلێک لە پاشایەتیەوە بۆ کۆماری جیهانیان لە ڕووی سیاسی و ئابووری و ئاینیەوە گۆڕی و کەسیش نەیزانی چێ لە پشت ئەم شۆرشە خوێناویانەوە بوو. گەرویستمان بزانین چێ لە پشتی ئەم شۆرشە سوورانەوە بوو، مەبەست لێیان چ بوو. ئەگەڕێنەوە بۆ ساڵی 1773 کاتێک کۆمەڵەی ماسۆنی ناوراو بە ماسۆنیەتی مەزنی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا مەزرا. ئامانجیش لێی بەکارهێنانی شۆرشەکانی جیهان بوو بۆ بەدیهێنانی ئامانجە شاراوەکانی جوولەکەی زایۆنی بۆ دەستگرتن بەسەر تواناکانی گیان و وزەکانی مرۆڤدا، هەروەها پێکهێنانی حکومەتێکی جیهانی دیکتاتۆری بناغەکەی سیستەمی دارایی بێت و ئاینەکەشی بێباوەڕی بێ. بەکردەیی یەکەمین حکومەتی دارایی جیهانی دامەزرا و ئەندامەکانیشی لە جوولەکە و پارەدارە سوخۆرەکانی جوولەکە بوو. لەسەر شانۆی مێژووی مرۆییش کەسایەتیەکی وەک کارل مارکسی ئەڵمانی بەڕەچەڵک جوولەکە دەرکەوت، لە ئەڵمانیا دەرکرا بوو، پاشان لە فەڕەنسا بەهۆی چالاکیە ترسناکەکەی کە بانگەشەی بۆ شیوعیەتە کرد پەنای بردە بەر ئینگلتەرا و مافی پەنابەرێتی سیاسی پێدرا. لە ساڵی 1848 بەیاننامەی شیوعیەتی ڕاگەاند و مارکس دانی پێدانا کە نەخشەیەکی درێژخایەن هەیە بۆ گۆڕینی جیهان بۆ چەندین کۆماری شیوعی. دامەزراندنی شیوعیەتی نوێژ پێش ساڵی 1773 لەلایەن ماسۆنیەتی جیهانیەوە بوو. مارکس و هاوکارانی هەڵسان بەدانانی بنەماکانی جێبەجێکردنی بیرۆکە شەیتانیەکە. لێنینیش لە پەرتووکەکەیدا شیوعیەتی باڵی چەپ دانی پێداناوە کە شیوعیەت کۆمۆنیستی ڕێبازێکی بیر و باوەڕی نییە، بەڵکو ئامرازێکی کارکردنە. پاشان ماسۆنیەتی جیهانی لایەکی دیکەی مەقەستە پیلانگێڕەکەی بۆ دەستگرتن بەسەر جیهاندا هێنایە بوون، ئەویش نازیەت بوو. کارل ڕیتر لە ڕێی کارەکەیەوە وەک ئوستادی مێژوو زانستە جیۆسیاسیەکان دەرکەوت و دژبەری خۆی نیشاندا لەسەر ئەو بەیاننامە کۆمۆنیستیەی کارل مارکس لە ڕێگەی کارکردنی لە زانکۆی فرانکفۆرتی ئەڵمانیا و زانکۆی بەرلینەوە ئەستێرەی ناوبانگی درەوشایەوە بووە یەکێک لە گەورە ئوستادەکان لە مێژوو جوگرافیا و زانستە سیاسیەکاندا. پەیوەندیەکانیشی لەگەڵ سەرکردە نازیەکان توندوتۆڵ بوو. ژمارەیەکیشیان بۆ چوونە بێباوەڕیەکانی ڕێتریان گرتەخوا و نازیەتیان دامەزران بۆ بەدیهێنانی ئامانجەکان لە دەستگرتن بەسەر گیان و گۆڕینی بۆ یەک دەوڵەتی بێ ئاین کە بە ڕێگەیەکی دیکتاتۆری تاکە کەسی حکم بکات. ڕێتر نەخشەکەی خۆی خستە بەردەست سەرکردە نازیەکان لە بەرژەوەندی ڕەچەڵەکی ئاری ئەڵمانی و ئاماژەی پێدان بە بەکارهێنانی فاشیسمی سۆسیالیستی نیشتیمانی بۆ لێدان لە بارۆنەکان، میر و بەگزادەکانی دارایی جیهان و داگیرکردنی جیهان. نەخشەکەی ئەوە بوو سەرجەم دەوڵەتانی ئەوروپی دەستەمۆ بکات و بیان هێنێتە ژێر کێفی دەسەڵاتی ئەڵمانیا لە ڕێگەی هێزی سەربازیەوە، ڕێگریش بکە لە خاوەن بانکە جیهانیەکان لەوەی
کە دەست بگرن بەسەر ئابووری ئەڵمانیادا. فەرمانی بەدامەزراندنی تابووری پێنجەمی نازی کرد بۆ بەرەنگاربوونەوەی کۆمۆنیستی. هەروەها قایلکردنی چینی باڵا و چینی مامناوەند لە کۆمەلگا بۆ بەرهەڵستیکردنی فکری کۆمۆنیستی. بەم جۆرە ماسۆنیەتی جیانی توانی دوو فکرەی دژبەیەک لە میکانزم و هاوتا لە ئامانجدا بدۆزێتەوە. هەر تاقمێک دەستەیەکی دیاریکراوی گەلی بەکارهێنا بۆ بەدیهێنانی مەبەستەکانی خۆی. ئەوە بوو کۆمۆنیستی چینی کرێکاری پرۆلیتاری بەکارهێنا، نازیەتیش چینی مامناوەند و باڵای لە کۆمەڵگەدا بەکارهێنا. ئامانجیش هەر یەکشت بوو کە بریتی بوو لە بڵاوکردنەوەی بێباوەڕی و دیکتاتۆری تاکە کەسی و بەدواشیدا فەرمانڕەوای تاگڕە و دەستەمۆکردنی گەلان بەهێزی سەربازی. هەردوو تاقمەکە ئەبوو وەک سەرەتایەک پاشایانی تاج بەسەر لەسەر تەختی پاشایەتی دەوڵەتانی ئەوروپی لابەرن، ئەوەش کە ئەیانویست بۆیان هاتە دی. کاتێکیش ڕۆڵی کۆمۆنیستی و فاشیزم و نازیەت کۆتای پێهات، ماسۆنیەتی زایۆنی یەک لە دوای یەک لە ناوی بردن و ڕژێمێکی نوێی دامەزران بۆ ئەوەی جیهان بەڕێوە ببە. ئەویش سیستەمی نوێی جیهانیە کە خۆی ئەبینێتەوە لە دەوڵەتی تاکە جەمسەردا، ئەویش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە لە ڕێگەی ئەمریکاوە دەست بەسەر جیهاندا بگرێ لەگەڵ بڵاوکردنەوەی ئامانجی باڵای ماسۆنیەت کە بێ باوەڕی و ملکەچ پێکردنی گەلانە لە ڕێی هێزی سەربازیەوە. بەم جۆرە ماسۆنیەت بەهۆی کارل مارکس و کارل ریتر و هیتلەر و مۆسۆلۆنی و هەندێکی دیکەشەوە توانی ماوەیەکی زەمەنی گەلان فریو بدە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە ئامانجەکانی بەدی بهێنێ بەو جۆرەی پێی ڕازیە. هێشتاکەش هەوڵەدات و پلان داڕێژێ، بەڵام خوای توانا و باڵا دەست لەو سەریەوە دێتەوە. جوولەکەی خزر و شۆڕشی فەڕەنسی. جوولەکە هەمویان سامینین، واتە لەنەوەی یعقوب سەلامی خوای لێبێت، چونکە جوولەکە سامیەکان لە سەدا سێی جوولەکەی جیان پێکدێنن. ئەوەی دیکە بوونەتە جوولەکە و لەنەوەی ڕەچەڵەکە غەیرە سامیەکان داکەوتون کە لە ئاسیاوە لە سەدەی یەکەمی کۆچیەوە هاتوون و بە خاکەکانی باکووری دەریای قەزویندا پەڕیونەتەوە. مێژوونوسان ئەو گەلە کۆچبەرانەی کە لە ئاسیاوە چوون بۆ ئەوروپا و لە ناوچەی باکووری دەریای قەزوین نیشتە جەبوون، ناویان لێناون خزر کە بتپەرست بوون. مەملەکەتی بەهێزی خزریان لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و باشووری ئیمپراتۆرێتی ڕووسیدا دروست کرد لە کۆتایی سەدەی دووەمی زاینەوە و لە ئەوروپای ڕۆژهەڵاتدا هەژمون و دەسەڵاتی خۆیان بەهێزی سەربازی بەسەر گەلانی دراوسێ لە ڕۆژ ئاوای چیاکانی ئۆراڵ و باکووری دەریای ڕەشدا سەپان. سەرانیان لە 25 گەل ئەسەن. ئەم مەملەکەتە بتپەرستە چوونە سەر ئاینی جوولەکە، نزیکەی 500 ساڵ ژیان تا لە کۆتایی سەدەی 13ەمی زاینیدا لەسەر دەستی ئیمپراتۆرێتی ڕووسی ڕووخان. بەم چەشنە جوولەکەی خزر خزانە نێو ئیمپراتۆرێتی ڕووسیەوە، هەوڵیاندا بۆ هەڵگیرساندنی ئاگری شۆڕشی کۆمۆنیستی تاتوانیان ئیمپراتۆرێتی ڕووسی بڕوخێن و لە ساڵی 1970 کۆماری شیوعی دابمەترێنن. جوولەکە بەشێکی گەورەی ڕێخستنە حیزبیەکانی شیوعیەکانی ڕووسیان پێکێنا، بە درێژایی ئەو ماوەی حکمی وڵاتیانە کرد، هەرخۆشیان واتە جوولەکە لە دواییدا فەرمان ڕەوایەتی شیوعێتیان ڕووخان. مێژووی ڕەشی جوولەکە پڕە لە پیلانجێڕی لە دژی ئیمپراتۆریەتە جیاوازەکان. ئەوە تا مێژوونووسی بەریتانی ئێدوارد جیبۆن ساڵی 1737 بۆ 1794 لە پەرتوکە بەناوبانگەکەیدا دەربارەی هەرسی ئیمپراتۆرێتی ڕۆمانی باسی کاریگەری بازرگانە سوخۆرەکانی جوولەکەکە لەسەر لێکەڵوەشانەوە و ڕووخانی ئیمپراتۆرێتەکە. تیایدا باسی ئەو ڕۆڵەکە کە بووبایای هاوسەری ئیمپراتۆر نیرۆنی بەناوبانگ بینیوێتی لە ڕێگە خۆشکردن بۆ لەناوبردنی و ڕووخانی ئیمپراتۆرێتەکەشی پاشان هێنانی سەردەمی تاریکی بەسەر ئەوروپادا.
جوولەکە لە دوای ڕوخانی ئیمپراتۆرێتی ڕۆمانیە بوو لە سەدەکانی تاریکیدا لەلایەن پاشاکانی ئەوروپاوە ڕووبەڕووی چەوساندنەوە بوونەوە، ئەوەش لەبەر دەستگرتنی سوخۆرەکانی جوولەکە بەسەر ئابووری وڵاتدا و دامەزراندنی بانکەکان تاوایان لێهات. لە ساڵی 1694 هەوڵی دەستگرتن بەسەر بانکی ئینگلتەرەشدا بدەن. لە ساڵی 1215 کەنیسەی کاسۆلیکی کۆنگرێکی مەسکوونی چوارەمی بەست بابەتی سەرەکی کۆبوونەوەکە تاوتوێکردنی دەستدرێژیەکانی جوولەکە بوو لە سەرانسەری ناوچەکانی ئەوروپادا. سەرکردەکانی کەنیسا ڕەزامەندی تەواوی خۆیان نیشاندا بۆ بەردەوامبوونی هەڵمەتی خاچپەرستەکان بۆ شکاندنی هەژمون و هێزی جوولەکە لە دەوڵەتانی ئەوروپا و دەستگرتنیان بەسەر ئابووری وڵاتدا. چەند یاسایەکیان دەرکرد بۆ ڕێگری لەو سوخۆریە قێزەونەی سوخۆرە جووەکان پەیڕێویەکەن. هەروەها ئەو ممارەسەکردنە ناڕەوایانەی کە دەستکەوت و ئیمتیازاتی ئابووریان پێ ئەبەخشێ بەسەر ڕکابەرە غەیرە جووەکانیاندا. هەر لەو کۆنگرێدا هەندێک خاڵ دەرچوون کە جوولەکەکانی ناچار کرد لە گەڕەکی تایبەت بە خۆیاندا نیشتەجێ بکرێن، بەوەش گەڕەکی جوولەکان هاتە ئاراوە کە تایبەت بوو بە جوولەکە. بەڵام کەنیسا بەو هەموو دەسەڵاتە و پشتیوانی سەرکردەی دەوڵەتانیش لە بڕیارەکانیان هێشتا سەرکەوتوو نەبوون لە ڕێگریکردن لە هەژمونی سوخۆرە جووەکان تا ئەوەی کۆمەڵەی ڕۆشنگرانی جوولەکە توانی نەخشەت دابڕێژێ بۆ لاوازکردنی کەنیسە و جیاکردنەوەی دین لە دەوڵەت. ئینجا فکرەی ئەلمانیەتیان لە ئەوروپا بڵاو کردەوە و شۆڕشەکانیان هەڵگیرسان. بەڵام حکومەتەکانی ئەوروپا هەروە دانەنیشتن هەستان بەوە دەرنانی جوولەکە لە ئەوروپا. ئەوە بوو حکومەتی فەڕەنسا جوولەکەیان لە ساڵی 1553 دەرنا، وەک پەنابەر کۆچیان کرد بۆ ئینگلتەرا. لە ئینگلتەراش جوولەکە کۆنتڕۆلی ژمارەیەک لە گەورە پیاوانی سلکی کەنیسە و خانەدان و دەرەبەگەکانیان کرد. تاوای لێ هات هارون ئوف لینکۆڵنی جوولەکە بووە زەنگینترین پیاوی ئینگلتەرا. پاش ئەو فەزاحەتی بەرتیل و سوخواردن و گەندەڵیەی کە سوخۆرەکانی جوولەکە و کۆمەڵەی ڕۆشنگەرەکانی جوولەکە لە ئینگلتەرا لە ساڵی 1255 تێوەیگلان و دەرچوونی بڕیاری لە سێدارەدان بۆ 18 جوولەکە پاشا ئێدوارد یەکەم کە لە دوای پاشا هێنریەوە هاتە سەرتەخت یاسایەکی دەرکرد. بەپێی ئەو یاسایە قەدەغەکرا جوولەکە کاری سوخۆری ئەنجام بدەن. بە دوایدا بڕیارێکی دی دەرچوو بۆ دەرکردنیان لە ئینگلتەرا پاش سەرپێچیکردنیان لە فەرمانەکانی فەرمانڕەوا. پاشاکانی ئەوروپاش هەمان ڕێچکەی پاشای بەریتانیان گرتە بەر و یەک بە دوای یەک بڕیاریاندا جوولەکەکان لە وڵاتەکانیان وەدەرنێن. مێژوو تۆماری کردووە کە فەڕەنسا لە ساڵی 1306 و سەکسۆنیا لە ساڵی 1348 و هەنگاریا لە ساڵی 1360 و بەلجیکا لە ساڵی 1370 و سلۆڤاکیا لە ساڵی 1380 و نەمسا لە ساڵی 1420 و ئیسپانیا لە ساڵی 1492 جوولەکەکانیان لە وڵاتانی خۆیان وەدەرنا. پاش وەدەرنانی جوولەکە لە وڵاتانی ئەوروپا شیموری حاخامی کەرتی ئێرس پەیامی نارد بۆ حاخامی گەورەی ئاستانە داوای لێکرد ئامۆژگاری بکە. ئینجا وەڵامی نامەکەی لە ساڵی 1489دا بە واژۆی ئەمیری جووە هاتەوە. تیایدا حاخامی گەورە ئامۆژگاری شوێن کەوتەکانی کردبوو پەیڕەوی شێوازی ئەسپەکانی تەروادە بکەن و بخسێنە نێو مەسیحیەتەوە و مناڵەکانیان بکەنە قەشە و کاهین و مامۆستا و پارێزەر و پزیشک تا بتوانن بچنە نێو جیهانی مەسیحیەتەوە و لە ناوەوە لێ بدەن. جوولەکە لە دواتردا هەمان کاریشیان بەسەر ئیمپراتۆرێتی عوسمانی داهێنا، هات نێو ئیسلامەوە بە ئامانجیەوەی لە ناوە وێرانی بکەن و لە ساڵی 1924 خەلافەتی عوسمانیان هەڵوەشاندەوە و لەسەر دەستی مستەفا کەمال ئەتاتورکی ڕەچەڵەک جوولەکە کۆتاییان پێهێنا. جوولەکە سەرکەوتوو بوون لە دوو بارە دزەکردنەوە بۆ نێو ئەو وڵاتانەی لێی دەرکرابوون. لە ساڵی 1600 گەڕانەوە بۆ ئینگلتەرا و
لە ساڵی 1500 بۆ هەنگاریا و وڵاتە ئەوروپیەکانی تریش بەڕێگەی هێزی شاراوەی جوولەکە و وەک تۆڵە سندنەوەیەک لەو کارەی سەرکردە و پاشاکانی ئەوروپا بەرامبەر جوو کردیان. کۆمەڵەی ڕۆشنگەرەکانی جوولەکە نەخشەیان داڕشت بۆ دابەشکردنی مەسیحیەت لە ئەوروپا بۆ دوو تاقمی دژبەیەک کە بریتی بوون لە باڵی کاسۆلیکی و باڵی پرۆتستان کە ڕێبازێکی نوێ بوو جوولەکە دروستیان کرد بۆ لێدان لە مەسیحیەت و شکاندنی. لەوێشەوە کۆمەڵەی ئینجیلی ئوسولی لایەنگری دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل لە فەڵەستین سەریان هەڵدا. لە میانەی تۆڕە شاراوە نهێنیەکانەوە جوولەکە توانیان ئاژاوە و ئاشوب و پشێوی بخەنە نێو ماڵی ئینگلتەراوە. فێردینانس کارڤاچالی جوولەکە توانی بەو هەژمونەی هەیەتی دیسوزی جوولەکە دابنێت بۆ باڵادەستکردنی پورتوگال لە بەریتانیا. سەدان تێکدەری تیرۆریست بران بۆ ئینگلتەرا. کاری تێکدەرانەی ڕێکخراویان ئەنجامدا و بووە هۆی ناکۆکی تون لە نێوان کەنیسە و دەوڵەتدا. اینجا ڕێبازێکی ئاینی نوێیان دامەزران بە ناوی کالڤینی بۆ پەرتکردنی ڕیزەکانی مەسیحێت. دواتر ئیسحاق دیزرائیلی جوولەکە بوو بە سەرۆکوەزیرانی بەریتانیا. بەم جۆرە سوخۆرەکانی جوولەکە توانیان تۆڵەی خۆیان بکەنەوە لە حەقی ئەوەی پاشا ئێدوارد دەری کردن. بەهۆی ئەو جەنگانەشەوە کە ئینگلتەرا بەرپای کرد لەگەڵ دەوڵەتە هاوسیەکانیدا، حکومەت قەرزی لە سوخۆرەکانی جوولەکە وەرگرت. ئەوە بوو قەرزەکانی سەردەوڵەت لە ماوەی ساڵانی 1694 بۆ 1698 گەیشتە 16 ملیۆن جنێهی ئیستەرلینی. قەڵغانی سوور، ڕۆتشیلد و ئیمپراتۆریەتی دارایی لە ئەوروپا. ڕۆتشیلد یان خانەوادەی ڕۆتشیلد ناوێکی دیارە لە جیهانی دارایی و ساماندا. مانای وشەکەش لە زمانی ئەڵمانیدا واتە قەڵغانی سوور. نیشانەیەکی جیاکەرەوەیە بۆ خانەوادەیەکی جوولەکەی ئەڵمانی کە میشێل مایر باوری لەدایکبووی 1943 دایمەزران کە سەرەتای ژیانی وەک فەرمانبەری بانکی ئۆبنهایمەر کاری کردووە. پاشەوەی لێهاتوویەکی نائاسایی پیشانداوە لە جیهانی قەرز و سوودا پلەکەی بەرز بۆتەوە و ئینجا بۆتە هاوبەش واتە شەریک لە بانکەکەدا. کاتێک باوکی ئەمرێ بە ناوی میشێل موسا باوەر ئەگەڕێتەوە بۆ فرانکفۆرت و ئەو دامەزراوەی کە باوکی لە دوای خۆی بۆی بەجێهێشت ئەگرێتە دەست کە هێمای قەڵغانێکی سووری پێوە هەڵواسی بواتە ڕۆتشیلد. لێرەوە میشێل مایر ناوی بنەماڵە نوێیەکەی بەو ناوەوە ناونە. ئیدی ئەم قەڵغانە سوورە یان ئاڵا سوورە بووە دروشمێک بۆ ئەو شۆڕشانەی کە زایۆنیەکانی ئەوروپا بەرپایان کرد. دروشمی شۆڕشی فەڕەنسی و شۆڕشی ڕووسی و ئەو شۆڕشانەی دیکە بوو کە دەستی جوولەکەیان لە پشت بوو. اینجا میشێل باوەر پاشەوەی یاسای عیبری و ئاینی جوولەکە و تەوراتیشی لە یەکێک لە خوێندنگە تەوراتیەکاندا خوێن چووە نێو ماسۆنیە ئازادەکانەوە. دواتر بوو بە ئەندامێکی دیاری ڕێکخراوی ماسۆنیەت. بایەخی خۆی چڕ کردەوە لەسەر کۆکردنەوەی کەلوپەلی ئەنتیکەی دێرین و کلاسیکی. توانی لە ماوەی ساڵانێکی کەمدا سامانێکی زۆر کۆبکاتەوە. مێژوونووسان ئەڵێن ئەو سامانەی لە بنەڕەتدا بەهۆی ئەو پارانەوە بووە کە لە شازادە ویلیامی حەوتەمی کێشاوەتەوە کە لەلایەن حکومەتی بەریتانیا و کرابووە بەرپرسی پێدانی پارە و کەلوپەل و هاوکاری بە سەربازە هیسانیەکان بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکەری ئەمریکی لە جەنگی شۆڕژگەریدا. هەر بۆیە حکومەتی بەریتانیا پارەیەکی بێشماریان خستە بەردەستی بۆ بەجێگەیاندنی ئەرکەکەی. ویلیام هەستا بە پێدانی پارە بە مائیر یان ڕۆتشیلد تاکو وەبەرهێنانی تێدا بکە. ئیدی مائیر بەکردەی هەڵسا بە وەبەرهێنان بە پارەکەوە و گەشەیەکی نائاسایی کرد. ئەوەش دواتر بۆ بناغەیەک بۆ دامەزراندنی ئیمپراتۆریەتی دارایی ڕۆتشیلد لە هەموو ئەوروپادا. مائیر یان با بڵێن میشیل باوەر 5 کوڕی هەبوو. هەر 5 کاریان
لەسەر گەشە سەندنی ئیمپراتۆریەتە داراییەکەی باوکیان کرد. ئەو ڕای هێنابوون بۆ ئەوەی ببنە یەکێک لە شارەزا دیارەکانی بواری درا و ئاڵتون. لە هەمویان پێگەیشتووتر کوڕێکیانی بوو بە ناوی ناسان کە ناوی لە ئەوروپا و بزواندنی شۆڕشەکان تیایدا ئەدرەوشایەوە. پێنج کوڕەکەی ڕۆتشیلد لە سەرانسەری ئەوروپا بڵاویان لێکرد. توانیان لە دوای خۆی ئیمپراتۆریەتێکی دارایی پەلهاویشتوو دروست بکەن کە بۆ چەندین دەیی دوور و درێژ حکمی ئەوروپای کرد و جەنگ و ئاژاوەی هەڵگیرسان تا هێزی لەبەر ئیمپراتۆریەتی بەریتانی بڕی و بۆ هۆی لاوازکردن و کۆتایی پێهێنانی پاشان سەرهەڵدانی ئیمپراتۆریەتی ئەمریکی. ناسانی کوڕی پێگەشتووی بنەماڵەی ڕۆتشیلد بە ئیعازی باوکی لە ساڵی 1804 بانکێکی لە لەندەن دامەزران. سەرمایەکەی لە سەرەتادا 20,000 جنەیهی ئیستەرلینی بوو. بە تواناداراییە سوخۆریەکانی توانی لە ماوەی 3 ساڵدا بیکاتە 60,000 جنەیه. دووەم کوڕی لەو بچووکتر بە ناوی جاکۆب یان جەیمس چوو بۆ پاریس و ئەویش لە ساڵی 1811 بانکێکی دامەزران. سێم کوڕیشی بە ناوی سالمون مائیر چوو بۆ نەمسا. چوارەمیش کارل مائیر چوو بۆ نابلس. ئەوەش سەرەتای پێکێنانی ڕێکخراوی ئال ڕۆتشیلد بوو کە ماوەیەکی زۆر حکمی جیهانیان گرتە دەست و ئێستاکەش هەر ئەوان جیهان بەڕێوە بن گەرچی ناوەکان گۆڕاون. شیای باسە یەکێک لە نەوەکان بە ناوی جیکۆب هێنری شیف کە ساڵی 1856 کۆچی کرد بۆ ئەمریکا توانی ئیمپراتۆریەتێکی دارایی لە نیویۆرک دامەزرێنێ. لە ساڵی 1875 جیکۆب شیف هاوسەرگیری لەگەڵ کچی سۆلۆمۆن لیوبدا کرد کە سەرۆکی کۆمپانیای وەبەرهێنانی بانکی بوو لە کۆهن کە پێشی ئەوترا لیوب ئەند کومانی لە نیویۆرک سیتی. لە ساڵی 1885 پاش کۆچی دوای لیوبی خەزورەی شیف بووە سەرۆکی هەمان کۆمپانیا. شیف ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەبوو لە داگیرساندنی ئاگری هزری شیوعەت کۆمۆنیستی لە رووسیا و بەشدار بوو لە پارەتدارکردنی کۆمپانیای یۆنیۆن باسیفیکی سەر بە ئێدوارد ئێتچ هاریمان کە ناسراو بوو بە قوتبی هێڵی ئاسنین کە باوکی سیاسی دیار دەبلیو ئەفریل هاریمان بوو. ئەوە بوو کۆمپانیای دەبلیو ئەفریلی بانکی تایبەت بە کۆمپانیای دەبلیو ئەی هاریمان تێکەڵ بوو لەگەڵ کۆمپانیا بانکیە تایبەتەکەی براکانی براون بۆ ئەوەی کۆمپانیایەکی گەورەتر پێک بێت کە بەرهەمەکەی لە سەدەی نوێدا دەرکەوت کە دوو کەسایەتی خستە نێو جیهانی داگیرکاری نوێ ئەوانیش بریتی بوون لە هەریەک لە بۆشی باوکو و بۆشی کوڕ کە یەکێک لە باپیرەکانیان بە ناوی بریسکۆت بۆش هاوبەشی ئەم کۆمپانیایە بوو. سەبارەت بە ناسان یەکێک لەو کوڕانەی ڕۆتشیلد کە کۆچی کرد بۆ ئینگلترا و لەوێ بانکێکی دامەزران توانی لە ماوەی 17 ساڵدا ئەو بەشە پارەی کە باوکی پێیدا بوو لە 20,000 جنەی هەوە بکە بە 50 ملیۆن جنەی. بە هاتنی ساڵی 1815 بوو بە یەکەمین سپۆنسەری سەرەکی حکومەتی بەریتانیا لە ڕێگەی بانکەکەیەوە بانکی ئینگلترا. دەستیشی لە ڕووداوەکانی هەڵگیرساندنی جەنگی نێوان ئینگلترا و فەڕەنسا هەبوو کە بنەماڵەی ڕۆتشیلد سودمەند بوون لێی بە پێدانی قەرزی پێویست بە حکومەتی بەریتانی بۆ خەرجی ئەو جەنگانە و بە تایبەت جەنگەکانی دژی ناپلیۆنی سەرکردەی بەناوبانگی فەڕەنسا. لە سەرەتای دامەزراندنی ئیمپراتۆریەتی ئال ڕۆتشیلدەوە بۆ پتەوکردنی دەسەڵاتی بەسەرجیاندا مائیر باوەری دامەزرێنەری ئەم ڕێکخراوە کە ناوی خۆی نا ڕۆتشیلد ئەو بنەمایانەی دانا کە ڕێکخراوە جوولەکەکەی لەسەر ڕاوەستا کە یەکێک بوو لە لق و پەلەکانی ماسۆنیەتی جیهانی. لە ساڵی 1773 مائیر ڕۆتشیلد کە ئەو کات تەمەنی 33 ساڵە بوو لەگەڵ گەورە پیاوانی دارایی و سەرمایەدارەکان کە ژمارەیان 12 پیاو بوو لە فرانکفۆرت کۆبەوە پێشنیاری خۆی خستە ڕوو لە دامەزراندنی کۆمەڵەیەکی یەکگرتوو بۆ پارەدارکردنی بزوتنەوەی شۆڕژگەڕی جیهانی بە ئامانجی دەستگرتنی بەسەر سامان و سەروەتی گەلان و دەستی کاری وڵاتان پاش زاڵبوونی شۆڕژگەڕان بەسەر ئەو دەوڵەتانەدا. بەشداربووان
پلانەکەیان بەدڵ بوو، ڕەزامەندیان نیشاندا و ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو پلانەکرا کە پشتی بە پارە و دروستکردنی دۆخگەلێکی ئابووری پڕ لە دڵە ڕاوکێ بەستە بوو، بە جۆرێک بێکاری لە نێو خەڵکدا بڵاو کاتەوە و پاشان خەڵکی ڕەش و ڕووتان بدا بۆ شۆڕش. پلانەکە لە فەڕەنسا جێبەجێکرا و بە فیعلی سەرکەوتوو بوو لە هەڵگیرسانی شۆڕشی فەڕەنسی و کۆتایی پێهێنانی حکمی پاشایەتی. ئەو پلانە هەتا ئێستاش ئیشی لەسەرەکرێت و جێبەجێکرێ لەو دەوڵەتانەی ماسۆنیەتی جیانی ئارەزووی لابردنی فەرمانڕەواکانیانەکەن، بە تایبەت پاشایەتیەکان و گۆڕینیان بە یەکێکی جەماوەری کە زاڵبوون بەسەریدا ئاسانتر بێ. ڕۆتشیلد بیردۆزەکەی خۆی لەسەر ئەم بنەمایانەی خوارەوەدانا: 1. خۆشکردنی ئاگری خراپە و تیرۆر بۆ چارەسەری هەر ناکۆکێکی نێوان تاقم و گروپە ناکۆکەکان لەو وڵات و شارانەی کە ئەیویست دامەزراوەی دەسەڵاتی تێدا لەناو ببە. پاساوی ڕۆتشیلد بۆ ئەو کارەی ئەوە بوو کە کۆمەڵگەی سەرەتایی یەکەم ملکەچی هێزی کوێرانەیە کە دواتر ناوی یاسای بەسەردا بڕی، وتی حەق بریتیە لە هێز. 2. دەستگرتن بەسەر عەقڵی جەماوەردا بە بانگەشەی ئازادی سیاسی، تا ئەگەر جەماوەر بڕوایان بەو فکرە هێنا سازشەکەن لە هەندێک لە ماف و شایستەکانیان وەک بەرگریەک لە فکرەکە، دواتر شۆڕشگەران ئاسانتر ئەتوانن دەست بگرن بەسەر مافەکانی گەلانی دیکەدا. 3. بەکارهێنانی بیرۆکەی ئازادی بۆ هەڵگیرساندنی ناکۆکی چینایەتی لە نێوان کۆمەڵگادا و دەستگرتن بەسەر پێگەکانی دەسەڵات و گۆڕینەوەی دین بە ئازادی. ڕۆتشیلد ڕایگەیان کە ئەلغایە تەبەڕڕ الوەسیلە، مەبەست پاساوە بۆ وەسیلە، ئەو حاکمەی بە پێی یاسا ڕەوشتیەکان حکمەکە سیاسیەکی کارامانیە، وتیشی پێویستە ئەوانەی کە ئارەزووی فەرمانڕەوایەتیەکەن پیلان و دەسیسە و فرتوفێڵ و ساختەچێتی بەکاربێنن، چونکە فەزیلەتە کۆمەڵایەتیە گەورەکانی وەک ڕازگۆیی و دامەزراوی و دەستپاکی لە سیاسەتدا جگەل لە نەنگی و ناتەواوی چی دیکەنین. 5. ڕۆتشیلد ئەندامانی ڕێکخراوەکەی وریا کردەوە لە شتێک وتی: پێویستە ئەو دەسەڵاتەمان کە لە دەست بەسەراگرتنی داراییەوە سەرچاوەی گرتووە هەمیشە دوور لە چاوی هەمووان و بە شاراوایی بمێنێتەوە، تا ئەو ڕۆژە دێت کە ئەم دەسەڵاتە گاتە ئاستێک لە هێز، ئەستەمە هیچ هێزێکی دیکە شان بدا لە شانی یان هەڕەشە و مەترسی بێ بۆ سەری. 6. خوێندنەوەی سایکۆلۆژیای جەماوەر و گەلە جیاوازەکان بۆ ئەوەی بە ئاسانی جڵاو بکرێن، چونکە جەماوەر کوێر و بێبیرکردنەوەن و زوو هەڵەچن. وتیشی جگە لە حاکمێکی زۆردار کەس ناتوانێت کۆنتڕۆڵی جەماوەر بکات و بە کارامەیی بەڕێوەی بەرێ. زۆرداری ڕەهاش تاکە ڕێگەیە بۆ دروستکردنی شارستانیەت، چونکە شارستانیەت جەماوەر بنیاتی نانێ، بەڵکو ئەوانە بنیاتی ئەنێن کە ئەم جەماوەرە بەڕێوە بن. وتیشی ئەگەر ئازادی ڕەها بدرێتە دەست جەماوەر ئەبێتە فەوزا. 7. ڕۆتشیلد جەختی لە پێویستی بەکارهێنانی خواردنەوە کحولی و مادە بێهۆشکەرەکان و بەدڕەوشتی و هەموو جۆرەکانی خراپەکاری و تێکدانی لاوان لە نێو کۆمەڵگەکاندا کردەوە بۆ ئەوەی بە ئاسانی دەست بەسەر گەلاندا بگیرێت، ئەوەش لە ڕێگەی بەکرێگیراوە سوخۆریەکانی سەرتاسەری زەوی و بازرگانانی قاچاقچێتی و مادە هۆشبەرەکان. ڕۆتشیلد ڕاستپاردەی وابوو ئەو بەکرێگیراوانە ڕابهێنرێن بۆ گرتنە دەستی پێگە و ئەرکە قیادیەکان لە وڵاتەکانی خۆیاندا و کارکردن وەک مامۆستا لە خوێندنگە و کۆمەڵگەکاندا و پەروەرشیار و بەڕێوەبرانی ماڵە ڕاقیەکان. وتیشی بۆ ئەم دەستەی کۆتایی ئافرەتان هەندێک لە خانمانی کۆمەڵگەش زیادەکەم لەوانی کاری خۆبەخشیەکەن بۆ ڕکابەری ئەوانی دیکە لە مەیدانی گەندەڵی و ڕابواردندا، بۆی نابێت لە هیچ سنوورێکدا بوەستێن لە بەرتیل و گەندەڵی و ئابڕوچون و ناپاکیدا و پێویستە هەموو شتێک بخرێتە گەڕ لە پێناوی گەیشتن بە ئامانجی کۆتاییدا. 8. پێشنیاری بەکارهێنانی دروشمەکانی کرد بۆ ڕاکێشانی سۆزی جەماوەر وەکو دروشمەکانی ئازادی و یەکسانی و برایەتی و دیموکراسی. 9.
پاشان ڕۆتشیلد کرۆکی بیردۆزەکەی خستە ڕوو ئاشکرای کرد کە پێویستە کۆمەڵەی ئامادەبوانی پیلانگێڕیەکە هەمیشە کار لەسەر هەڵگیرسانی شەڕ بکەن، وەک چۆن ئەشبێت زاڵ بین و ڕوبەڕووی گفتوگۆکانی ئاشتی ببینەوە کە بە دوای شەڕەکاندا دێن بە شێوەیەک ڕێکەوتنی تێدا بکرێت کە هیچ کام لە دوو لایەنی ناکۆک دەستکەوتە بنەڕەتیەکان بەدەست نەهێنن. بیردۆزی هەڵگیرساندنی شەڕیش لە نێوان گەلاندا ڕائەوەستێتە سەر شەکەتکردنی گەلانی بەشداربووتیایدا و لاوازکردنیان و داچۆڕاندنی سەروەت و سامانیان پاش ئەوەی ئەچنە نێو گێژاوی قەرز و سوودەکانیەوە. ڕۆتشیلد نەخشەیەکی دانا بۆ دەستگرتن بەسەر دەستگاکانی ڕاگەاندن و ڕیکلامکردندا بۆ بڵاوکردنەوەی درۆ و دەلەسە و ئەو ئابڕوچوونە ڕوو پۆشکلاوانەی کە لە نێو جەماوەردا پەخشیەکەن، هەروەها دەستگرتن بەسەر کاری ڕۆژنامەوانیدا. وتی دواتر بە فەزلی هەبوونی ڕۆژنامەوە چەکێکی زێڕین ئەکەوێتە دەستمان، گرنگ نییە بەلامانەوە کە پاش دەریای خوێن و فرمێسکی قوربانیەکان دەستی بەسەردا بگرین. زۆر جار قوربانیمان بە هەندێک لە گەلەکەمانداوە، بەڵام یەک قوربانی ئێمە یەکسانە بە 1000 قوربانی گوێم. 11 دروستکردنی شانەی نهێنی تیرۆریستی بۆ سەراو نەخۆنکردنەوەی ئەو ڕژێمانەی کە نایەنە ژێربار و لە سێدارەدانی بەکرێ گیراوەکانیان پاش گرتنە دەستی جڵەوی دەسەڵات. 12 دروستکردنی قەیرانە داراییەکان و دەستگرتن بەسەر سەرمایی وڵاتاندا. ئاماژەشی بەوەدا کە ئامانج لە هەموو ئەمانە بریتیە لەوەی ماسۆنێت شۆڕ بێتەوە بەنێو سەرتاسەری دەوڵەتە جیاوازەکانی گیاندا و هزری ئەلمانیەت و بێدینی پەرە بسێنێ لە نێو خەڵکیدا. ڕۆتشیلد وتیشی کە وەختی هاتنی گەورەمان و گەورەی هەموو گیان دێت بۆ گرتنە دەستی دەسەڵات، ئەوە خودی ئەم دەستانە زامنی لە بنهێنانی هەر کۆسپ و لەمپەرێکە کە دێتە سەرڕێی. گومانی تێدا نییە ئەو گەورەی ڕۆتشیلد باسیەکە مەبەستیان لێی دەجالە کە ڕێگەی بۆ خۆشەکەن بۆ فەرمان ڕەواتیکردنی جیهان. 13 دروستکردنی حکومەتێکی جیهانی کە دەست بەسەر تەواوی گیاندا بگرێ، هەر ئەمەیە ئامانجی ماسۆنیەتی جیهانی. بۆیش ڕۆتشیلد وتی شتێکی پێویستە کە قۆراقکاریەکی گەورەی جیهانی دروست بکرێ بە پاڵپشتی سامانە یەکگرتوەکانی ئێمە، بە جۆرێک ئەم قۆرەقکاریانە بگاتە ئاستێک لە هەژمۆن و دەسەڵات کە هیچ سەروەت و سامانێکی دیکەی گوێم غەیرە جولەکەکان شان نەدا لە شانی و ئابووری حکومەتەکانی گیان لاواز ببێت و بڕوخێ. ئەو ڕۆژەی کە زەبری کوشندەی خۆمان ئەوە شێنین، ئەو کات ئەتوانن دەرکی بایەخ و گرنگی ئەم هاوکێشێ بکەن. 14 دەستگرتن بەسەر مادەی خاوی بەکارهێنرا و لە پیشەسازیدا و نانەوەی پشێوی و ئاژاوە لە نێو کرێکاران و فەرمانبەراندا بۆ داواکردنی کرێ و حەقدەستی زیاتر و کاری کەمتر و کڕینی ڕکابەران بە پارە. بەوەش کۆمپانیا نیشتیمانیەکان ناچار ئەبن نرخی ئەو شمەکانە بەرز بکەنەوە کە بەرهەمی دێنن، بەوەش بازاڕیان نامێنێت و سەرنجام ئەو کۆمپانیایانە هەرەز دێنن. 15 چەکدارکردنی گەل و دەوڵەتەکان لە بازنەیەکی فراواندا، پاشان هاندانی بەرە ناکۆکەکان لە دژ یەکتر بۆ کۆتایی هێنان بە ناکۆکیەکان لە ڕێگەی جەنگەوە. 16 دامەزراندنی ڕژێمێکی نوێ کە لەسەر دیکتاتۆرێتی ڕەها دامەزرا بێ، ئەندامانی ئەو حکومەتە جیهانیە ئەندام و پیاوی ئەو ڕژێمە بن. 17 کۆنتڕۆڵکردنی گەنجان و دزەکردنە نێو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە و سەرجەم ئاستەکانی کۆمەڵگە و تێکدانی ژیری گەنجان و لە خشتەبردنیان لە ڕێگەی بیردۆزە هەڵەکانەوە. 18 گوێنەدان بە یاسا ناوخۆیەکانی وڵات و یاسا نێودەوڵەتیەکانیش، بەڵکو واز لێهێنانیان یاخود خراپ بەکارهێنانیان و جێبەجێکردنیان بە شێواوی هەتا لە کۆتاییدا شارستانیەتی گوێم غەیرەجوو وێرانە بێ. ڕۆتشیلد بە هاوڵانی نێو کۆبوونەوە پیلانگێڕەکەی وت ئەوەش لە ڕێگەی ئەوە ئەبێ بە شێوەیەکی دژبەر لەگەڵ ڕوحی یاساکاندا شرۆڤەی یاساکان بکرێ. سەرەتا ڕووپۆشێکیان لێ ئەدرێت و
دواتر داپۆشین و شاردنەوەیان بۆ هەتایە. لەوانەیە پرسیارێک بەبیرماندا بێ بەڵگەی دروستی ئەو کۆبوونەوە نهێنیانە چییە و بەڵگە چییە لەسەر ئەو نەخشە نهێنیانەی ڕۆتشیلد کە باسکران. خاوەنی پەرتووکی بووکەڵەکانی سەر تەختەی شەترەنج وەڵامی ئەم پرسیارەی داوەتەوە ئەڵێت. وەڵامی ئەم پرسیارە زۆر ئاسانە. بێگومان خودای ویستی لەسەر ئەوە بوو کە ئەو پیلانە شەیتانی ئاشکرا ببێ. لە ساڵی 1785 سوارچاکێک باسپەکەی لە فرانکفۆرتەوە بەرەو پاریس بەڕێکەوت. زانیاری وردی لەبارەی بزوتنەوەی شۆڕژگەڕی جیهانی و ڕێنمایی تایبەتی لەبارەی شۆڕشی فەڕەنسی لە نامەیەکدا هەڵگرتە بوو کە ئاراستەی گەورەی ماسۆنیەکانی فەڕەنسا کرابوو. چەند تۆڕێکی نهێنی لە فەڕەنسا هەبوون لەسەر دەستی دۆق دووریان گەورەی ماسۆنیەکان ئامادەکاریان بۆ شۆڕش و کاری توندوتیژیە کرد. ئەو سوارچاکە لە ڕێگەیدا بەرەو ڕاتیسبۆن هەورە بروسکێک لێیدا و مرد. بەو شێوەیە بەڵگەنامەکان کەوتنە دەستی پیاوانی پۆلیس و ئەوانیش ڕادەستی دەسەڵاتی خۆجێیی باڤاریان کرد. بەم چەشنە کە خوێندنەوە بۆ پەرسەندنی ڕووداوەکانەکەین ئەو بەستەرە بەهێزە ئەبینین کە لە نێوان ڕۆتشیلد و جوولەکە ڕۆشنگەرەکاندا نورانیەکان لە فرانکفۆرت و ڕۆشنگەرە دزەکردووەکان بۆ نێو ماسۆنیەتی ئازادی فەڕەنسی دروست بووە کە کۆمەڵەیەکی تایبەتیان دامەزران بە ناوی کۆمەڵەی ماسۆنیەتی مەزنی ڕۆژهەڵات. شیاوی باسە لێرەدا کۆمەڵەی ڕۆشنگەرەکانی جوولەکە بڕیاریاندا کۆمەڵەی مەزنی ڕۆژهەڵات لە ئینگڵشتات بکەنە بنکەیەک بۆ دەستپێکی هەڵمەتی پەلهاویشتنی ڕێکخراوەکە بۆ ناو جەرگەی ماسۆنیەتی ئەوروپی. لەو ڕێگەیەشەوە پلان دانرا بۆ شۆڕشی فەڕەنسی پاژەوەی هەڵسان بە دانانی مارکیز میرابۆ بۆ بەدیهێنانی مەبەستەکانیان کە یەکێک لە کارەکانی ئەوە بوو دۆق دووریانی کردە سەرباز و قایلی کردبەوەی کە ڕۆڵی سەرکردەی شۆڕشەکە بجێڕێ و بەڵێنی ئەوەی پێدا بخاتە سەر تەختی فەرمانڕەوایەتی فەڕەنسا. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. هاوڕێمان بن.